منی بەندە. ئەی خوای مەزن و بەخشندە، ئاگداری کە چۆن دڵی منی بەندە، هەروەکو شەوێکی تاریک ڕەش بووە بە تاوانکاری. بەڵام بەقەد ئاتاجی خۆم بەقەدەر هەرچی زیندووە هیوام ماوە، پەیوەستی بەندەیەتیشم نەپساندووە، لە ترسی زۆرکەمی تێشوو هیوام ماوە، بەقەد بەزەیی تۆی زیندوو گەرچی دڵی منی بەندە، بەقەد دەزوویەکی باریک بە خۆشەویستی تۆوە بەندە. ئەمەش بەسمە چون دڵنیام لە ڕۆژی خۆی فریار ڕەسمە، تۆ بە هاڕون و موسات فەرموو کە بۆ لای فرعەونت ناردن ئاگادار بن، ئەو فرعەونەی لە ستەمکاریدا نابوو، فەنا بە تۆ خۆشی لە جێی تۆدا نابوو، نەبادا دڵی بشکێنن. فەرموود ئاگادار بن، بە زمانی خۆش بیدوێنن، تا یاد بکات و بترسێ. ئەی ئیتر چۆن ئەبێ کەسێ وەک من کە تۆ پەرستی، بوو بێتە هۆش و هەستی، چۆنە فەرمووی بیهێنن بەو دۆزەخەی ساڵەهای ساڵەکە و پەیدێ بیسووتێنن. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.